لەسەر بانگێشێکی فەرمی کۆماری ئیسلامی ئێران بەرهەم ساڵح جێگری دووەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی شاندێک سەردانێکی سێ ڕۆژەی بۆ تاران ئەنجامدا. بەرهەم ساڵح یەکەم کۆبوونەوەی خۆی لەگەڵ ئیسحاق جەهانگیری جێگری یەکەمی سەرۆک کۆماری ئێران ئەنجامدا. وەک لە ڕاگەیەندراوە فەرمیەکاندا هاتووە لە کۆبوونەوەکەدا جەهانگیری جەختی لەسەر پێگەی هێزی پێشمەرگەی کوردستان کردوێتەوە لە جەنگی دژی داعشدا. هەروەها جێگری سەرۆکی ئێران پشتیوانی خۆی بۆ پەرەپێدانی ئاڵوگۆڕی بازرگانی و هاوکاری ئابووری لەگەڵ هەرێمی کوردستان دووپات کردوێتەوە. لەو کۆبوونەوەیدا بەرهەم ساڵح ئاماژەی داوە بە گرنگی پەیوەندیەکانی نێوان هەرێم و ئێران و ڕایگەیاندووە پێویستە سیستەمی ئاسایش و سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاو هەڵوێز بێت لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و توندڕەوی و ڕێزگرتن لە مافی گەلانی ناوچەکە. هەر لە درێژەی سەردانەکەیدا بەرهەم ساڵح بە سەرۆکایەتی شاندێکی یەکێتی دوو دیداری جیاوازی ئەنجامدا لەگەڵ عەلی لاریجانی سەرۆکی ئەنجومەنی شورای ئیسلامی ئێران و عەلی شەمخانی ئەمینداری ئەنجومەنی باڵای ئاسایش نیشتیمانی ئێران کە نازم دەباخ نوێنەری حکومەتی هەرێم لە تاران ئامادەی کۆبوونەوەکان بوو. هەر لە سەردانەکەیدا بۆ تاران بەرهەم ساڵح لەگەڵ ئایەتوڵڵا شەهرودی سەرۆکی ئەنجومەنی یەکلاییکردنەوەی جیاوازیەکانی ناو دەسەڵاتەکانی ئێران کۆبووە. لە کۆتا ڕۆژی سەردانەکەیدا جێگری دووەمی سکرتێری گشتی یەکێتی لەگەڵ مەحموود عەلەوی وەزیری ئیتلاعاتی ئێران کۆبووە. بەپێی ئەو زانیارانی دەست ئێنارتی کەوتون لە زۆرێک لە کۆبوونەوەکاندا جەخت کراوەتەوە لەسەر ئەنجامدانی دیالۆگ لە نێوان هەرێم و بەغدا بۆ کۆتایی هێنان بە کێشەکان. هەروەها هاوهەڵوێسی لە ناوچەکەدا بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش و تیرۆر و توندڕەوی. ئەو شاندەی یەکێتی کە بەرهەم ساڵح سەرۆکایەتی دەکرد پێک هاتبوون لە ئەرسەلان بایز ئەندامی مەکتەب سیاسی و عەدنانی حەمەیمینا و شاڵا و کۆسەد ڕەسوڵ ئەندامانی سەرکردایەتی یەکێتی. بەڕای بەشێک لە چاودێران سەردانەکەی بەرهەم ساڵح گرنگی خۆی هەیە بۆ بەهێزکردنی پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ ئێران کە یەکێکە لە وڵاتە دراوسەکانی هەرێمی کوردستان.